بەناوی خی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامران دەزانماتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام کە بەرنامەی ئەمجارەمان لە 12 ڕەبیع الئەوەل واتە ڕۆژی لەدایکبوونی فەخری کائینات محەممەد دروتی خوای لەسەر بێ و بابەتەکەشمان لەسەر ئەوەیە کە پێویستەکە ئێمە چۆن ئەم مانگەوە بە تایبەتی ئەم ڕۆژە بەرز ڕابگرین ئەویش بە زیندووکردنەوە و زیندوو ڕاگررتنی سونەتەکانی پەیامبەر و خۆشەویستمانە لەگەڵماندا بن و چین و توێژەکانی ناو شاری سلێمانی و ئامادەبوانی ئاهەنگی یادکردنەوەکە لە مزگەوتی گەورە دەکەین لەگەڵماندا بن. چەند گرنگەیەمە لە ڕێگەی سونەتەکانی هەوڵ بێنە یادە بەرز ڕاگرتنی سونەتەکانی پێغەمبەری خوا زیندوو بکەین و بەرز ڕایبرین. ئینشەڵڵا هەر ڕایەکین و هەر مەخالفی تا ناکەین ئینشەڵڵا بە ئیزنی خوا بە ئیزنی ئەڵڵا. بەبیرەوەری جەنابەت ئەم یادکردنەوانە و ئەم بەرز ڕاگرتنە هەموو ساڵێکەر هەبووە؟ هەموو بەڵە هەموو هەبووە هەموو ساڵێ هەبووە بەڵە هەموو ساڵە خەڵک چێش و گۆشی کردووە و یاچێ بە فەقیر و هەژار رەباڵخێکی زۆریش لە بازاڕا هەیە بۆەوەی ئەم یادەوەیە. ئارەوەڵا بەبێنیم نادی پێغەمبەری ژیانەوەیە خەڵک خێر و خێرات زۆر دەکات. بۆنی هاتنی یادی لەدایکبوونی پێغەمبەری مرۆڤایەتی سەڵڵاهو عەلەیهی وسەلەم پیرۆزبایی لە موسڵمانانەکەم بە تایبەتی شاری کاک ئەحمەدی شێخی سلێمانی پیرۆزبایی لەگەڵ هەموو موسڵمانەکان یەکەم بۆنەی هاتنی لەدایکبوونی پێغەمبەر ئەبێ سونەتەکانی جێبەجێکەین وەکوانە دووشەمان پێشەمان بە ڕۆژوبی ئەبێ زیکرەکان بکەین زیکری ویترەکان هەمووی بکەین ئەبێ بۆ گەنجان بە تایبەتی گەنجەکانمان ئێستا ئەبێ سونەتەکانیان یعنی جێبەجێکەن ئەم سونەتانە یعنی وای نوێژ ناکە وەرە سەر دینی خوای گەورە وەرە نوێژکە بەخسەی ئەوانە مەکەن کە ئەڵە بیدعە نییە ئێمە سوپاس بۆ خوا هەر هەموو ساڵە بەردەوام هەموو ساڵێکیش بەردەوام ببین ئینشەڵڵا. ئەم چۆن بۆ چەندێک ئامادەکاریتان کردو بۆ بابەت؟ وەڵام ئەمە هەفتەیەکە خەریکین زیاترە لە هەفتەیەکیش بە سەرپەرشتی وەسایاسینی کاشی چوارتایی لە سەرپەرشتی ئەو چەند کەسایەتێکی کەن لە شاری سلێمانی لە هەواری شارەوە بەرو لای مزگەوتی گەورە. وەڵا زۆر دڵخۆشین بەسەخۆ دڵخۆشین و خوازی ئاساس ئەمە جەژنی ئیسلامە و جەژنی ئاوەندی مرۆڤایەتیە بەسەخۆ دڵخۆشم تا خوا ئەڵێ بەس جا لەمە خۆشترە بێت چی بێت خوا لێمان نەشارێتەوە خوا زیاتری کا و خوا ئومەتی موسڵمان سەرخای ئینشەڵڵا. وەڵا زۆر دڵخۆشم لەخوا بەزیابێ خەڵک یادی ئەم مەولودا ئەکاتەوە ئێستا خەڵکی باش هەرماوە لەخوا بەزیابێ دەستی هەچێ خەڵکە خۆش بێ یاخوا یا ڕەبی خوایە گیان لەم وڵاتەیە کێشە مشکیلە نەمێنێ هەر دوعایەوەکە کێشە مشکیلە نەمێنێ خەڵک سەلامەت بێ. یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر بۆ پڕکردنەوەی ئەو نوقسانیانە کە هەمانە لە خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە واجبە یعنی ئەوە نێ بڵێنێ وەڵا شتێکی خێرەکەین ئەگەر یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەین یا خۆشمان بێ یا دەرەجەی پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده ونفسه والناس أجمعين أبي لنفسي خومان لدايك وباوكمان لهمو كس بيغمرمان خوشتر بيه صلاة والسلام إخوائي قولي لسر بيه لبروا إما زانين نقصاني كي زور مان هي واقعي خومان بينين أما أنا أو نقصاني خومان بركينو براسي وبصلاة دان لدياري في صلى الله عليه وسلم وسنة تقاني پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەتا یەکێکت خۆش نەوێ ناتوانانی سونەتەکەی جێبەجێکەی ناتوانانی زۆر باس و زیکر و سیرەتی بزانی ناتوانانی شوێنی کەوی ئەبێ بە تەواتی خۆشت بوێ ئەو کاتەیەش ئێمە لە گەورەترین نوقسانی کە لە قیامەتە توشمانە بێ بەهۆی گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و شەفاعەتی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم ئینشاءالله ڕزگارمانە بێت چونکە ئەو کەسانەی خۆشیان نەوێ وەصڵاتی زۆر لە دیار نەدەن بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەجلیسی پێغەمبەر لە قیامەتە دوورە بن کە دووریش بوون طبعا نبەر شەفاعەتی ناکەون بەر ئەو ڕەحمەتەی ناکەون خوای گەورە هەموو لایەکمان بەرخات و لە سونەتەکانی زیاتر نزیکمان خاتەوە ئەو نوقسانانەی هەمانە بڕی بکاتەوە ئینشاءالله. ئیمڕۆ مەولودی پێغەمبەرمانە ئەو پێغەمبەرەی کە ڕەهبەرمانە تا چەند دڵخۆشی ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. وا بەزیابێ وەڵاهی من زۆر پێ خۆشحاڵم لە ژیانما خۆشی وەهان نەمدیوە
ئەمەنە بەلامە خۆشە جا لەوە خۆشتر هەیە ئەوە گەورەی مسلمانانە ڕێبەری مسلمانانە ئێمە هەمومان خۆشمان پێ و شانازی پێوەکەین تا چەند گرنگە ئێمە بە سونەتەکان یادی ئەم ڕۆژە بکەینەوە یادی ئەم واللهی بە ئەگەر تۆ لە ڕاستی دەوێت هەموو ڕۆژێ یادی ئەم ڕۆژە بکەین و نوێژەکانمان بکەین ڕوو لە خوا بین گەنجەکانمان ئینشەڵا قەدری دایک و باو بگرن و نوێژەکانیان بکەن و ڕوو لە خوا بن من ئەو حەسابەکەم واتە زۆر دڵخۆشی بەم ڕۆژە بەخوا گەنجەکان ئێمە تازە تەمەمان تەواو بووە ئێمە بەشی خۆمان پاڕاوینۆ و شانازیمان کردو بە ڕەحمی ئەڵڵا و خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە هەمومان پێخۆشحاڵین ئەمڕۆ لە لای من زۆر خۆشە زۆر خۆشە زۆر ینی زۆر پێخۆشحاڵم سەرمە ێشا سەرم چاک بوو خوا بیکا بە خاتری ئەو خۆشەویستە کەوا خۆی خۆشیەوێ و ئێمە شانازی پێوەکەین ڕەحم بە پیر و گەنج و جوان و پیرمان بکە مردوو زینومان خوا بەڵام مصیبەتمان لێ دوورخە بە درێژایی تەمەنی جەناب و هەموو ساڵێ ئەمە کراوە لە سلێمانی بەڵێ ئەکرێ ئەرە وەڵڵا جا تۆ لە ڕاستێ هەموو ڕۆژە کە جومعەیە و کە ذیکرە کرێ هەر یادی پێغەمبەرە صلی الله علیه تا چەند گرنگەی بە لە ڕێگەی سونەتەکانەوە ئەم یادە بەرزڕابن بەڕاستی پیرۆز هەموو ساڵێک لەم ڕۆژە پیرۆزە یادێکی ئەجا زۆر بکرێتوانێ ڕۆژێکی زۆر مبارەک و پیرۆزە قەرە باڵخێکی زۆری بە بازارەوە بینێ بەشێکی زۆری ئەو یادێ بۆنێ ئەم یادەوەی ئەرەوەڵا ئینا موچە نییە موچەکە هیچ نییە خۆی زیاتر بۆنێ ئەم یادی ڕۆژی لە دایکبوونی پێشەوەیە دڵخۆشی بەوەی کە ئەبینی گەنجانێکی زۆر لە مزگەوتەکان نەبینە لە یادە ئیسلامیەکان و ئاینەکان نەبینێت زۆر سپاس بۆ خۆ ئەرەوەڵا تا ڕێژگا زۆر لەخوا بەزیای بە سپاس بۆ خۆی گەورە کە لەم ڕۆژە پیرۆزە ئەم یادەکە ناوانێ گەنجانمان جەناب بۆ کاسبکارێ چۆن بوو بڕیارداکە لە قەچمە 11 ئەمڕۆوە لە 12 ڕەبیعەوەل خواردن دەکەوت بەبێ بەرامبەر سەرەتا بەخێر بن ئێمە ساڵانە ئەموو کاتێ لەم مانگە پیرۆزەیە ئەمە ئەیکەین بەخێر لە دوکانەکەمانە بۆ کردومانە بە پیشەی خۆمان هەموو ساڵێکەکەین ڕۆژێکەکەین بەخێر تا چەند گرنگە ئەمە لە ڕێگەی سونەتەکانەوە هەوڵبێن ئەم یادە زیندوو ڕابگرین و سونەتەکانی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆرن جەمەژێمە حەزمان کرد ئێوە نیە بۆ چین و توێژەکان مەبەستم ئێمە هەوڵبین لە پاڵ ئەم کارە خێری ئێوە کەمە کارێکی خێریە مەسەلەن سونەتەکان بێیان ئەمانە تەقانکەین بەوە لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیاتر ڕۆبچین و زیاتر شارەزابین وا کارێ بکەین مەسەلەن ئەم مانگە بکەینە دەرفەتێ بۆ ئەوەی هەندێک لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕابردوودا نەمان کردو لە مەولا بکەینە بەرنامە و لە ساڵانی ئایندە دووبارەیەکەینەوە و بەردەوامی مەسەلەن نوێژە سونەتەکان بێ مەسەلەن هەندێ زیکر بێ کە مەسەلەن بەشێکمان لەوجێ لە زیکرەکانە کە تەرخەمیمانە بێ ئەوە شخصەکە خۆی کەوتووە کە چۆن بتوانێت ئەو یادە زیینوو بکاتەوانێ ئیتر بە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیتر خۆ هەر ئەمە سونەتەکە نییە بڵێ ئێمە بەس خواردنێکە تۆ بیکەیت بە خێریا ئیتر نوێژکردنە سونەتەکان پێغەمبەری خوا زۆر زۆرن تا چەند هەستەکەی الحەمدوللا گەرم و گوڕێکی باش هەیە لە هەنچین تۆژەکانەوە بۆ بەرەزاگرنی ئەم یادە سپاس بۆ خوا گەرمەگوڕیشی باش هەیە لەخوا بەزیاوێ زۆر باش لەم مانگە تا چەند کاسبکارەکانی دیکەش هەستە کردووە کە نرخیان نابەزانەوە یان شتیان کردووە بێ بەرامبەر ئەوە تیا بەدی کردووە کە باشە چی تا چەند بەریگەتانی ئەم ڕۆژەش بکەین دەرفەتێ بۆ خێرکردن بێ بۆ مەسەلەن زیاتر گەڕانەوە بێ بۆ ئاینی پیرۆزی ئیسلام خۆ بە تاکیدەوە ئینسان ئەبێ لەم مانگە ئەگەر نەشگەڕابێتەوە ئینسان دەستکا بە نوێژکردن بگەڕێتەوانەوە بۆنەی مانگە پیرۆزە زۆمانێکی جوانە بۆ شوێنەکانی تریادی خۆیان ئەکەنەوە بە ئەمەش لەم کاتیایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەینەوانێ وەڵی بەڕێژەیەکی بەرچاو دڵخۆشین و قەرەباڵقێکی زۆر بە بازار ڕۆبینین و هەرەوە باشە تا چەند گرنگە ئێمە بە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ڕۆژە و مانگەکە و تەواوی ساڵیش زیندوو ڕابن ڕاستە وەڵی تا ڕادێکی زۆر گرنگی پێین و هەموو ساڵێ لەم ڕۆژە خەڵکی بەرچاوێ بۆ بازار و هەرەوە تۆ لە کوێ هاتووی لە ناو شارۆیان وەڵی ئەمە لە بەکرە جوات لە جواتە هەموو برادەریەکەن ئەرەوەڵا براکەم ڕێستاندا بەیەکەوە بێن بۆ ئەم یادە ماڵێ ئەرەوەڵا تا چەند دڵخۆشی بەوەی کە ئەم ژمارە زۆرەی خەڵک بەم دڵخۆشی و یادی پێ دڵخۆشین چۆن دڵخۆش ئەم هەموو خەڵکە زۆر دڵخۆش تا چەند دڵخۆشی بەم ڕۆژە ماهی ئەوەنە دڵخۆشم ئەوەنە دڵخۆشم وازانم ئەو پێغەمبەرە نازانە بەو کلیلەی دەستی دەرگای باستی لێ کردومەتەوە ئەوەنە دڵم خۆشە لە خوا بەزیاو بێ سپاسی خواکەین و خوا ڕەحمان لێ بکە ئەم دنیامانیش بۆ باسکە ئامین ئینشاءڵڵا تا چەند پێویست ئێمە بە سونەتەکان یادی ئەم ڕۆژە بکەینەوە بە زیندووکردنەوەی سونەتەکان هەتا بتوانین ئەبێ بیکەین هەتا بتوانین ئەبێ یادی سونەتەکانی بکەینەوە
بە بیرەوەری ئێوە هەموو ساڵێ ئەم شیرینی و ئاهەنگ و تەهلیلە و دوعا و نزا و سەڵاواتە کراوە هەر کراوە ماڵمان لە چەند ماڵ بوو ئێمە مزگەوت لامان بوو هەر هاتوین هەر کردومانە ئارە وەڵا هەر کراوە هەر ئیسە نییە ئەمە هەر کراوە کاتی خۆی هەر کراوە بە قوربان ئارە وەڵا خوا لە هەموو لایەکی قوبوڵکە ئەوەی یارمەتی ئەو پێغەمبەرە نازارەی داوە سەڵاو وەسەلەم خوا لێ قوبوڵکە خوا ڕەحم بە هەموو لایە بکە بە قوربان دەستان خۆش بێ و سوپاس و مەمنون بەلەم ڕۆژەدا بە چاوێکی تار ڕۆحی مەولاوی بکەین بەڕاوە بەلەم ڕۆژەدا بە چاوێکی زۆربەی ئاەکان باسی لە دایبوون پێغەمبەری صلی الله علیه و سلم کرد سوورەتی ئەحزاب سوورەتی فاترە سوورەتی بەقەرە لە زۆربەی سوورەتەکان باسی لە دایبوون پێغەمبەری کرد صلی الله علیه و سلم و بڵێن کە مژدەدەر بێ بۆ ئیمانداران و ترسێنەرێ بۆ بێبڕوایە زۆر زۆر دڵخۆشین لەبەرەوەی بۆبوونی لە دایبوون پێغەمبەری صلی الله علیه و سلم کە ژیانی مرۆڤایەتی گەڕاوەتەوە بۆ ئینسان یانی هەموو شتێکی ژیانمان لە پێغەمبەر صلی الله علیه و سلم فێر بووین ئەبێ لەسەر ڕێچکەی پێغەمبەریش بڕۆین سونەتەکانی جێبەجێکەین مامۆستا تا چەند گرنگە کە ئێمە باسی سونەتەکانی شکر جەنابەت هەوڵ بن سونەتەکانی زیندوو بکەین سونەتەکانی بەرز ڕابگرین و دووپاتیان بکەینەوە لەم یادە بکەینە وێزگەیەک بۆ بە خۆداچوونەوەش وەڵا بێ یادیکەینەوان ئێمە هەموو ڕۆژێمە ئەمێ لەگەڵ دراوسیا باش بین لەگەڵ دایک و باومان باش ئەمە زیندوکردنە سونەتەکانێتی ڕۆژانی دووشەمان و بێژەمان بە ڕۆژوو بین یعنی ئەوانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە ژیانی ڕۆژانەیەک دەبێ ئێمە جێبەجێکەین دەبێ ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم بگرینە بەر چ هەستێکت هەیە کاتێک کە ئەم ڕۆژەیە ڕۆژی لەدایکبوونی فەخری کائیناتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چه هەستێک بۆ دروست هەبێت چ جیاوازیەکی لەگەڵ ڕۆژەکانی تر بۆ جەنابەت وەڵا زۆر جیاوازی زۆر بە هەستێکی زۆر خۆش یعنی ئێمە هەموو جارە متابعەکەم بڵام کەی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم 12 ڕەبیع الأول لە مانگانەکەی بە ڕۆژی چەند شەمانەکەوێ ینی ئەس زۆر دڵخۆشیم بۆ زۆر هەستێکی خۆشمان هەیە چکە ئەمە ئەبێ چکە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم بگرینە ئەبێ دڵخۆشیش بین لەبەرەوەی کە هەموو خەڵک هەیە یادیەکاتەوەی سێری ساڵ و جەژنی جەژنەکانی وەکو جەژنی یەزیدی و جەژنی سەری ساڵ و مانگە جەژنەکانە کوردیەکان ئەمە ئێمە بێت زۆر وەکو موسڵمان زۆر دڵخۆش بین بە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم بێ لەبەرمان بێ ئەبێ دایم لە یادمان بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم چی سنەتی کردو چی ئامۆژگاریە کردوین ئەبێ جێبەجێکەین وە لەم ڕۆژە هەر زۆر دڵخۆشین کە ئاوا لە مزگەوتەکان یادیەکەنەوانە لەم مانگە یادیەکەنەوانە حەزێکی زۆر خۆشە بۆمان الحەمدولله ئیسا دەبینین گەنجان الحەمدولله زۆرە بینێن لە مزگەوتەکان لەم یادە پیرۆزانە ئەمە تا چەند لای جنابیش و تێبینیت کردو هەستەکەی الحەمدولله گەنجانێکی زۆر ڕۆ و دین و ڕۆ و ئیسلام ڕۆ و پێغەمبەرەکەیان صلی الله علیه و سلم وەڵا زۆر یعنی ئێستا گەنجان زۆر ڕۆیانە مزگەوتەکان لەبەوەی کە هەمووی ماشەڵڵا ئەهلی مزگەوتن هەمووی قورئان خوێنن یعنی ئەوەی کە بێشتریش ڕێباز پێغەمبەر ئێستا ڕێباز پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەرەوەی کە ئەو کاتی خوای گەورە بۆی دانا بە فێڕۆنە چێ هەم بە دینداری بباتە سەر و بە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بباتە سەر و بەوەی کە تووشی هەڵەی ژیان نەبن لەبەرەوەی ڕێبازی پێغەمبەر بگرن صلی الله علیه و سلم ینی جەنابەت پێت وایە کە بەم ڕێبازە ئەگەر پەیڕەوی بکەی لە هەڵە و لە هەڵدێر پارێزراوە بین چکە ئەمە ئەگەر ڕۆژانە گەنجەکان ئەوەی کە دایم خۆیان بە فێسبووکەوە خەریک کردووە و شتی نەشیاوە خوێندنەوانە شتەکانی ئەو چیرۆکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوێندنەوە کە لە ڕۆژیانی ڕۆژانە کردوێتی ئەو کردارانە خوێندنەوانە لە فێسبووکە لە متابعەی موبایلە سێری کە زانە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ژیانی ڕۆژانە چی کردووە لەگەڵ گەنجە لەگەڵ پیرە لەگەڵ مناڵە چی ئیشێکی کردووە لە ڕۆژانە بۆی جێبەجێکەن و تووشی هەڵدێر نەبن گەنجانە بە بیرەوەری جەناب هەموو ساڵی سلێمانی ئەم یادەی ئەوە بەرزڕا گرتووە بەڵێ من لەوەتەی بیرمە کردوش هەند نەک لە سلێمانی لە هەموو قەزا و لادێکانش کراوە بیرمە وەلێ لە خۆم بیرم بێ کراوە هەر بەم دەستورە بوو یان جیاوازتر بوو میکانیزمی ترە بوو ڕێگایی ترە بوو بۆ یارکردن بۆ ئێستا شتی تازەتر و هێوانە چ شتێک ئەو ساباو بوو لە یادکردنەوەکانە مەسەلەن مزگەوتەکان بوو مەسەلەن ئێستا ئەو کاتە بەس لە مزگەوتانە کرا بەس بە پیاوانەکران و
سرودی تیا وترا وتاری تیا جوان دەبێت ئێستا لە ماڵەکانە خوێندەمە و لوناماکەن بە شێوەیەکی ناشەرعیەکەن زۆ گوناحبار و ئیسرافیشەکەن و گوناحباریە ئەو شێوازانەیە جناب دەڵێ بێت لە چوارچێوەی خۆیان بێت وڵامی هەل لە چوارچێوەی خۆیان و دەرنەچێت لە سنوور لە بەروی لە مزگەوتەکان بکرێ باش دەگە سلام كيكم يساكم هوداكي رحمت روي سماي كرم صلاة سلام كيكم يساكم دایگبوونی فەخری کائینات محەممەد ساسە ڕژی خۆش خی گەورار بە ئا بەخۆش بەرت سەرەوەی چەند گرگە ئێمە لە ڕێگەی سونەتەکانەوە میادە بەرز ڕابگری والله کەس بە گوێری توانێت خۆی کە بە گوێری توانێت خۆی بە ئینی خۆی بە بیرەوەری جەنابەت سلێمانی هەموو جارێ ئەوام یاری بەرز ڕاگرتووە بەڵی کەم بۆتەوە ساڵان زیاد کرد هەموو دوکانە دامانە ناشینیمان ئێستا لەسەر دوکان یەک دوکان داینانی جەنابەت گلەی هێڵەیە بێ زیاتر ئەم یادە بەرز ڕاگری تر بە جۆری زروفەکەی تر زروفەکە هەر زروفەکەی بەر و هینیش کار وە ساڵان جیا بوو لەگەڵ ساڵە انشاءالله باشترە انشاءالله پشت بەخوای گەورە باشترە بێ ڕۆژێکی خۆشە و خەڵی دڵی خۆشە و ئەبینم گەنجان زۆر باش بەشداریەکەن لەم یادانە ئەمە دڵخۆشی نییە بەرە وڵات دڵخۆشە سپاس بەخوای گەورە سلام كيكم يساكم هوداكي رحمت روي سماي كرم صلاة سلام كيكم ڕەمزی مرۆڤایەتی و ئەوەیە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ خاتم الئەنبیا ئەو یەکێکە لە پێغەمبەرە هەرە گەورەکان و پیرۆزبایی لە مسلمانانی گیان و کوردستانەکەم تا چەند گرگە ئێمە هەوڵ بین لە ڕێگەی زیندوو ڕاگررتنی سونەتەکانیەوە یادی ئەم ڕۆژە مەزنەوە ئەم مانگە پیرۆزە بکەین وەڵای تر گرنگە چەند ئینسان بتوانێت بیکا کارێکی باشە تا چەند هەستەکەی کە ساڵانە ئەم یادە بەرزڕاگیریەوە گەرم و گوڕی بە خەڵکەوە بین لەم یادە من ڕاستگۆ بم لەگەڵ تا هەستەکەم ئەم ماوەیە باشترانی ئەم چەند ساڵی ئەخیر باشترە چەندە نازانم ئێستا بە بۆنەی کاریگەری موچە و ئەوانەوە تۆزێ هین بووبێ بەڵام چەند ساڵێکە زۆر بە زەقی و بەهین دیارەکە احتیمامێکی باشی پێدرێ لەلایەن هاوڵاتیانەوە چینی گەنجانیش ئەلحەمدوللا باشە بینێ لەم یادانە کە دڵخۆشن بە یادەکە و لە مزگەوتەکانیش ئەلحەمدوللا یەکێک لە توێژە سەرەکیەکان گەنجان ئەمە تا چەند لای جنابی شو تێبینی و کردو دڵخۆشی کردو ومایی دڵخۆشیە چکە خۆ دەزانی ئەوانەی کە تەمەنێکی بەڕێ کردووە حتمما شتێک لە دین و ئەوانە فێر بۆ بەڵام ئەم جیرە گەنجەکە ئێستا کە ئاواییە و مەسەرن یادی پێغەمبەری ئیسلام بەرز ڕاگرن جێی شانازیە و خۆشحاڵیە پیرۆز بێت لە جەمیعی موسڵمانان لە هەموو دنیاە ڕۆژێکی پیرۆزێ ڕۆژێکی مبارەکە بەلە لەدایکبوونی فەخری کائینات ئەم یادە وەکو یادکردنەوە وەکو خۆشەویستیەکە ئەم یادە هیچ شتێک نییە بەس هەرەوەنا سڵاوات لە سەردانی پێغەمبەرە و خۆشەویستی خۆتی بۆ دەرئەبڕیت و ئیتر تاوان سونەت و جێبەجێکردنی فەرمودەکانی ئەویش گرنگە لەگەڵا بە بیرەوەری جەناب ڕەشنەکە گەنجیشی ماشەڵڵا هەموو ساڵێکاوە یادە بەرزا گیراوە لە سلێمانی لە سلەیمانی ساڵانی زوو ئەوەندەی بزانم چەند ساڵێکە بە تایبەت ئەم یادە ئەکرێتەوە زیاتر ئیتیمامی پیرا و زیاتر بەرەو پێشوونی بۆ چوە ینی پێشووتر زۆر لە یادم نییە بەس چەند ساڵێکە 4-5 ساڵێکە ئەوەنەی من لە یادم بێ ئیتر یادکردنەوەیەکی فراوانی بۆ ئەکرێت لە مزگەوتەکان لە شۆستە و جادە و شەقامەکانە ئیتر شیرینیە بەخشێتەوە هەست کەسە بەپێی توانای خۆی و بەپێی ئیمکاناتی خۆی شتێک هەرە بەخشێتەوە قەرەباڵغێکی زۆر ئەبینم لە ناو بازار بەبوونی یادەکەوەیە بەڵێ زیاتر بەبوونی یادەکەوەیە و ئیتر خەڵکێکی زۆری شاتووە هەروەکو بڵین خۆشەویستیەکە دەربڕینێکە لەو یادە هیتر بە هاتنە ناو ئەو شوێنانە بێ کە یادکردنەوەکەی تیایی مزگەوتەکان بێ مزگەوتی گەورە بێ نیەن خەڵکەکە زیاتریش بەڕاستیەکەی لەو بەرخۆشمانەوە کراوەتەوە یادەکە کرایەوە ئەم بەیانە تر خۆشە من بە خۆشیە زانم بازاری بژاندۆتەوە یاندا تاکید بازاری بژانۆتەوە
بازار فەرقی کردووە لە جاڵ یادەکەشی هەر بەرەکەتە هەر بەرەکەتە هەر چۆن هەرەوەڵا بەرەکەتە و ئینشەڵا بەرەکەتی ژەوێت جەناب و بۆچی ئەم شیرینە بڕیادا ئەمڕاوە ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە لە دایکبوونی پێغەمەری گەورەمان محەممەد مستەفا ئێمە هەموو ساڵێک ئەو یادە پیرۆزاکەینەوە ئێمە هەمومان موسڵمانین ئیتر هەتا چەند ببەخشی لەو ڕۆژە دێتەوە جێگای یعنی ئێمە هەمومان موسڵمانین یادێکی زۆر گەورە و ڕۆژێکی زۆر پیرۆزە تا چەند گرنگیشە ئێمە هەم لە ڕووی زیندوکردنەوەی سونەتەکانیش بەو شێوەش دووبارە هەر یادی ئەم ڕۆژە بکەینەوە و هەمیشە یادی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو هەر خۆی لە جێی خۆیاتی بە قورئانی پیرۆز بە دەجوانەکانی بۆی کە ئینسان کە ڕۆژێ لە ڕۆژان غەڵەتێکی کردەوە بێتە سەر ڕێگای ڕاست دین پاکە جەناب پیشەوەری یان دوکانداری یان من تەقاوتی عسکەری چۆنە لێرە ئێستا ئاین بڕیادا ئەمڕۆ برادەرەکانمان ئەگە برادەرەکانمان من لە هەر لە ئەوڵەوە لەم بازاڕم ئیتر لەناو خۆمانە قسەمان کرد بە یەکە ئەم خێرە بکەین خوا قوبوڵی کا بۆ ئەم ویلایەک بە ئەرچی سەرشانی خۆمانی ئەزانین دەستان خۆش و کامێرامانی هاوکارمیان مەدیرەوە پاقلاوەش و ئاویش و ساردەمەنیشتان دانا بەڵێ ئەوە پاقلاوەیە ئەوە ئاوە ئەمەش ڕەحەت القمە ئەی بەخشینەوە بەسەر هاوڵاتیانە یادێکی پیرۆزە ئەبێ مساڵێمەوە ئیشمانە شتاناکەین بەخێر تا چەند پێت وایە خەڵکی پێشوازێکی باش لە بابەتەکە کا بە دڵخۆشی و شیرینەکەتان لێ وەرەگرن ئاوەکەتان لێ وەرەگرن وڵا زۆر بە دڵخۆشیەوە وەرێگرن و هەموو شتی دوعای خێرمان بۆکە تا چەند گرنگە ئێمە بە زیندوکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بتوانین ئەو یادەش دووبارە هەر زیندوو بکەینەوە و بەردەوام هەرە بە زوندوی بێ هەرە بە زوندوی بێ یادی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕوحم بە قوربانی بێ تا چەند گرنگە ئێمەش بە زیندوکردنەوەی سونەتەکان ئەم ڕۆژ لە زیندوو ڕابن سەرەتا بە ناوی خوای گەورە و مێهرەبان سەڵات و سەلام لەسەر پێغەمبەری نازا صلی الله علیه و سلم ئەم یادە پیرۆزەکەم لەسەر جەمگەلی عێراق و سەر جەم مسلمانان و گەلی عێراق و کوردستان و تایبەت شاری سلێمانی ئێمە ئەم یادا کە ئەیکەین زۆر دۆستمان هەیە لەمە بیدعەیە بەڵام بیدعە شتێکە کە لە دین کە ئێمە بیشەبێنین بە دین بەڵام ئەمە دین نییە ئەمە عرف و عادەتە ناتوانین ئێمە وشەی بیدعی بەکاربێنین تا چەند گرنگە ئێمە بە سونەتەکانمان بە ڕاگرتنی سونەتەکانی پێغەمبەر بەردەوامی بەم یادکردنەوە بین و بەردەوام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یاد بین ئێمە ئەبێ شوێن ڕەوشتە جوانەکانی پێغەمبەرکەوی صلی الله علیه و سلم چ سونەتێکی وەداناوین ئەوە جێ شەو نوێژەکانمان ڕۆژ و شەو نوێژمان کردەوەمان دەستمان دەممان چاومان ڕەوشت بەرزیمان ڕەوشت پاکیمان ئەبێ هەموو شتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمڕۆ ئەمانەی کە ئێمە فێر بووین بیشین بەگوێی ئەو گەنجانەیە لەم ڕۆژانە لە برادێکی گەنجێکم پرسی وتم حەلیمە سەعدیە چییە قەستەم بە ئەڵڵا نەیزانی ئەنجا پێم و حەلیمە سەعدیە دایکی دایانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆیە ئەمەی کە ئێمە ئەیکەین زۆر کۆمێدی ناشرین بۆ من هاتووە من لەسەر پێغەمبەر ژیان هەرچیەکم پێ بوو ئامادەم خوێنی خۆم بەخدکەم تا چەند دڵخۆشی بەوەی کە خەڵک بەم گەرمەگوڕیەوە بەم دڵخۆشیەوە بینی لەم ڕۆژێکە ڕۆژی 12 ڕەبیع الأول زۆر دڵخۆشم خەڵکی شاری سلێمانی ئەم جارە زۆر بە گەرمەگوڕی هاتوون بە پیر بانگەوازەکەمانەوە ئێمە ماوەی دەڕۆژە بانگەوازی بۆکەن سپاس بۆ خوای گەورە خەڵکێکی زۆر خۆشحاڵی خۆی دەربڕیەوە هاتوون بە پیر بانگەوازەکەمانەوە لەگەڵ ئەم کەسایەتانی شاری سلێمانی ئەم جارە ئەم یادەوان کردوەوە زۆر دڵخۆشین بە ڕۆژێکی وا کە یادی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەیکەینەوە خوای گەورە لە هەموو لایەکی پیرۆزکە و بە دیداری لە قیامەت شادمان کات تا چەند گرنگە ئێمە بە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەوڵ بین ئەم سونەتە بەرز ڕابگرین وڵا زۆر پێویستە لە خۆمان لە ماڵمان لە مناڵمان پێویستە ئەم یادە بکەینەوانێ بە هەمووی ڕابگەێنین زۆر دڵخۆشین سونەتەکانی تا چەند زەرورەکە زیندوی بکەینەوە مەسەلەن نوێژە سونەتەکانە مەس زیگرەکانە 5 فەرزە نوێژەکە لەسەرمان واجبە سونەتێکی پێش بەیانیمان هەیە دوای ئەوە زیکرەکانە بێ بخوێنین دوای ئەوە شوزەی ئەلحەمدوللا بخوێنین کە خوای گەورە ئەو بەهرەی یاوینەتێ
دەستخۆش و خەرزەوە زۆر زۆر سپاس دەکەم کوڕی منی خوای گەورە سەرکەوتوتان کا خوای گەورە پایەداریکە خوای گەورە ئاشتێکی بەرقەرار خاتە دڵی مسلمانانەوە ئەم میلەتەمان خوای گەورە لە هەموو نەعامەتیە ڕزگاریکە خوای گەورە ئێمەش بە بەهەشتی بەرین شادکە لەگەڵ ئەم کوڕە جوانەی خۆمان ئینشەڵا دەست ماچەکە مەجمەعین هەموو ساڵی ئەم یادانە کراوە بە بیرەوەری جەناب بەڵێ زۆر زۆر کراوە زۆر بەشداریمان کردووە لەگەڵ کوڕما لەگەڵ کوڕەزاکانمان بەس ئیتر ئیمڕۆ خوای گەورە فترە ئەو فترەی نەیامێ کە بچم بە دوایانە یام ئەوان من ئاگادارکەنەوە بین بۆ ئەم یادە پیرۆزە باشترین پێشەوە گەورەترین پێشەوە گەورەترین کەسێک کە چاوی لێ بکەین خوا لە قورئانە فەرمێ لا شخصيته وكسائتي في غمرة صلى الله عليه وسلم لقد كان لكم في رسول الله أسوة حسنة صلى الله عليه وسلم محبة ولا إنسانك خوشويستي في غمر صلى الله عليه وسلم وايلي أكاد ك سنة كاني تطبيقات سنة كاني جب جبك سنة كاني نفوتينه خوشويستي في غمر صلى الله عليه وسلم ولا إنسانك كدان أبرل في غمر صلى الله عليه وسلم وبو خوشويستي إنسان وأكاد ك لە هەڵسان و دانیشتن و خەو و خواردن و سەفەر و غەیری سەفەر و میوانداری و لە هەموو کایەکانی ژیانە ئەو ئاکارانە جێبەجێ بکە لە خۆیان بەرجەستیکا کە پێغەمبەری صلی الله عليه وسلم خۆشەویستمان هەیبووە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێش تەطبیقکردنی سونەتەکانی شوێتی چونکم تەطبیقکردی خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم وا لە ئینسانەکە کە وەکو ئەو بکات ئەو خۆشەویستیە پاڵ بە ئینسانەوە ئەنێ ئەگەرنەوە حاجی کاک ئەحمەدی شێخ جارێکیان دعوت کراوە لەلایەن فەقیەکانی لە ئابلاغ کە گەڕێکێک بۆ لە شاری سلێمانی حاجی کاک ئەحمەدی شێخ کە دعوەتیان کردووە لەوێ ئەڵێ برنجیان بۆ لێناوە فەقیەکانی دعوەتیان کردووە ئەفەرمێ برنجەکەی هەڵگرتووە لە ناو ئاوە خوێ و ڕۆنەکەی لێ کردوێتەوە فەرمێتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو تەعامی بەیەکەوە نەخواردەوە منیش نایخۆم ینی خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم وای لەم پیاو چاکانە کردووە کە شەو نوێژیان نەفوتێ کە ڕۆژووی سونەتیان نەفوتێ ئەم هەموو عیبادەتە کردویانە ئەم هەمووی خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم پاڵنەر بووە بۆیان کە لە خۆیان سونەتەکانی تەطبیق بکەن و گەورەترین ڕنگدانەوەی هەبێ لەسەر ژیانی ئەم پیاو چاکانە ئاکارە بەرزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وڵای تە هە بەردەوام سونەتەکە زیندوو کرێتەوانێ و نەک مانگی مەولوو هەموو وەختێ و ئیتر هەر بەردەوام بێ ئینشەڵا تا چەند بە پێی بیرەوەری جەنابەت لەم ڕۆژانەدا 12 ڕەبیع ئەوەل هەموو ساڵێک ئەم یاداوە بەرز ڕاگیراوە هەموو وەختی هەر ڕاگیراوە زوج لە لادێمە هەر کراوە و هەر بەردەوام بوو و ئێستا بەعزێکی ئەڵێ حرامە و نازانم حرامیان لەکوێ هێناوە مانگێکی مبارەکە ئەمە توانین بە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم مانگە ڕابگرین بچینە خزمەتی ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن خزمەتی بەم دینە کردو و چۆن هاتووەتە دنیا و چۆن لەگەڵ سەحابەکان و تابع و تابعین کراوە لە خزمەتیان نابین مامۆستا بە بیرەوەری جەنابەت کە تقریبا لەوە چێ 20 ساڵێک ببێت کە جەنابەت لەم بابەتی یادکردنەوە ئەوە بەردەوام هەست کردووە گەنجانی وەکو خۆتان بەشداریەکەن لەم یادانە و خۆشەویستی هەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لە هەمان کاتیژە مزگەوتەکان الحەمدوللا ئەبینین گەنجێکی زۆری تایە ئەمە تا چەند جەنابەت دڵخۆشەکە سپاس بۆ خوا ئەمە دڵخۆشکەرێکی گەورەیە کە ئەم هەموو گەنجە کەیەتە ئەم مزگەوتانە مزگەوتی گەورە ئەوە بەیدێری جەنابمان هەتا ئێستا 20 ساڵ زیاتریشە ساڵ بە ساڵ گەرمترە بێت لە مەجلیسانەیە کە مەجلیسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و یادی مەولودە زیکری تایە هەموو کات جومعانیش زیکر و یادی تری تایە وەکو تەلیلەی خوانی تایە ختمی قورئانی تایە ختمی لا ئیلاهە ئیلەڵڵای تایە ئەمانەی تیا کراوە سپاس بۆ خوا گەنج وای لێ هاتۆ دینی بەلاوە ئاسانترە بێ و خۆشتر ئەبێ بەلایەوە دینیشی بۆ گەنجەکان الحەمدوللا گەنج بەرەو دین دێن الحەمدوللا سپاس بۆ ئەم ڕۆژ مبارەکە ئەم پێغەمبەرە نازدارە زۆر سەر دنیا و ئەم مسلمانەتی بۆ عالەمە خولخان و ئەم جارە مسلمانەتی داخل کرد و لەخوا بە زیادێ و ئەم جارە خەڵکی ڕێک و پێکە و خەڵکی چاکە و تا چەند گرنگە ئێمە بە زیندووکردنەوەی سونەتەکان ئەم یادە بەرز ڕاگرین وەڵڵا حەتا توانامان بێ تاتوانەوە بێ ئێمە غەڵتە لەسەرمان کە ئەحترام لەو پێغەمبەرە نازدارە بگرین ئەو پێغەمبەرە نازدارە تاجی سەرمانە ئەو پێغەمبەرە نازدارە لەسەر سەرمانە ئەو خوای گەورە خەڵقی کرێ بۆ ئێمە ئەمە یەکەم پێغەمبەرێتی لە دوا هەموو پێغەمبەرەکانە کە هێتە سەر
دنیاەوە بە بیرەوەی جەناب هەموو ساڵێک سلێمانی ئەوە ئەم یادی بەرزراک گرتووە هەموو ساڵە لەخوا بەزیاد بووە هەموو ساڵە لەخوا بەزیاد ڕێک و تێک بووە هیچ ساڵێک ئەم ساڵ نەبووە ئەم ساڵ بەخەوەت بووە ئەم ساڵ زۆر بەخەوەت بووە لەخوا بەزیادێ لە ڕاستیدا پێشەکی پیرۆزبایی گەرم لە هەموو مسلمانانی گەری کوردەکەم هەموو مسلمانانی گەری جیهانیش بە بۆنەی لەدایکبوونی محەممەد صلی الله عليه وسلم طبعا ئەمە مێژوویەکی گرنگە بۆ هەموو ئیسلامیەکان لە هەموو جیهاندا چکم لەبەرەوە کە لەم ڕۆژەیە پیرۆزەیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لەم ڕۆژە لەدایک بووە و ئێمە بێ یادێکی باشی بۆ بکەینەوە چکە ئێمە بێ لەسەر ڕێبازی شکێ بڕێن لەسەر ڕێبازی پەیامی محەممەد صلی الله عليه وسلم تا چەند گرنگە ئێمە ئەم سونەتانە بەرز ڕابن لە ڕاستیدا پێویستە هەموو مسلمانێک ئەم سونەتە هەموو ساڵی یادی کاتەوە و بەرز و بڵندی بکات بۆی کەوا بێتە هۆی پێشەنگەیەک بۆ هەموو مسلمانێک ئەوەی بینیتان جۆش و خرۆشی دانیشتوانی پارێزگای سلێمانی بوو لە ڕۆژی 12 ڕەبیع ئەوەل ڕۆژی لەدایکبوونی فەخری کائینان محەممەد درودی خوای لەسەر بێ کە هەمووان پێیان وابوو کە سەرڕای گرنگی ئەم یادکردنەوە بەڵام لە هەمان کاتیشدا بە زیندوو ڕاگررتی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باشترین یادکردنەوەیە بۆ باسییان لەوە کرد هەموو ساڵێک سلێمانی و هەرێمی کوردستان بە گشتی بەم شێوە قەرەباڵخە هاتوونەتە ناو بازاڕ و یادەکەیان بەرز ڕاگرتووە و بەشێکی زۆریش لە هاوڵاتیان و لە مامۆستایانی ئاینی بە شێوازی جۆرا و جوریادەکان بەرز ڕاکرد هەندێکیان بە شێعرخوێندنەوە هەندێکیان بە وتاردان هەندێکیان بە ڕازانەوەی ئۆتۆمبیلەکانی هەندێکیان لە فلکەی دەستەکە مەشهورە لە سلێمانی لێەوە بە دەف و بە سرودەوە بە پیادە ڕەوی هاتن بەرەو مزگەوتی گەورە چەندی چالاکی هاوشێوە بەڕێوە چووکە هەمووی دەلالەت بوو لە خۆشەویستی بۆ ئەو پەیامبەرە مەزن و شەفاعەتکارە تا بەرنامە و بە یەکەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپادە زایە ناکات